بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای دنیا دیکۆر، ئەتڵاس ئەسیل، گروپی کۆمپانیاکانی نوێکار. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. پەرلەمانی کوردستان دانیشتێکی تایبەتی لەسەر هەڵبژاردننی 30 ئەیلولی داهاتوو ئەنجامدا. بە ئامادەبوونی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران ڕۆ پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەکی لەبارەی ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجامدا. بە میواندەرێک لە بەڕێزان لە ئەستۆدیۆی سەرەکی دکتۆر سەرۆر عەبدوڕەحمان سەرۆکی ئەنووسیتی پێی بۆ پەروەردە و گەشەپێدان، لە هەولێریشەوە مامۆستا مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت 208,000 ناویان لە تۆماری دەنگدەران سڕیوەتەوە. ئەمڕۆ دانیشتنی پەرلەمان لەبارەی ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی بۆ هەڵبژاردننی پارلەمانی کوردستان بەڕێوەچوو کە تێیدا زیاتر لە 50 پەرلەمانتار پرسیاریان ئاراستەی ئەندامی ئەنجومەنی کۆمیسیاران کرد. لە دانیشتنەکەی پەرلەمانی کوردستاندا هەندرێن محەممەد سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان ڕایگەاند بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تۆمارێکی نوێی دەنگدەرانیان ئامادە کردووە کە تێیدا 208,000 ناویان لە تۆماری پێشوو سڕیوەتەوە و دواتریش تۆمارە نوێیەکە بەلایەنە سیاسیەکان دەدەن. سەرۆکی کۆمیسیۆن وتیشی حکوومەتی هەرێم بڕی 29 ملیار و 250 ملیۆن دیناری بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دابین کردووە. لە سەدا 30 ئەو پارێش بۆ کڕینی ئامێری ئەلکترۆنی بووە کە پێشتر کۆمیسیۆن بەنیاز بوون بیان کڕێت. هەندرێن محەممەد ئەوەشی خستە ڕوو بۆ ڕۆژی دەنگدان کۆمیسیۆنی هەڵبژاردن پێویستی بە 50,000 کارمەند دەبێت و پرۆسەی وەرگرتنی ئەو کارمەندانش لە ڕێگەی فۆرمەوە دەبێت. هەر لە دانیشتەکەی پەرلەمانی کوردستاندا ڕێزان حەمەڕەشید سەرۆکی فەرمانگەی هەڵبژاردننی کۆمیسیۆن ڕایگەاند دوای پاکردنەوەی تۆماری دەنگدەران ئەو کەسانی لە هەرێمی کوردستان مافی دەنگدانیان هەیە 3,088,000 کەسە. سەرۆکی فەرمانگەی هەڵبژاردن وتیشی ئەوانەی تەمەنیان لە سەروی 90 ساڵەوەی لە تۆماری دەنگدەران سڕ کراون بۆ ئەوەی بتوانن بەشداری دەنگدان بکەن دەبێت لە کاتی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران سەردانی بنکەکان بکەن. بانگێشکردنی کۆمیسیۆنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتێکدایە وا بڕیارە 30 ئەیلولی ئەم ساڵ هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت. کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمیش یەکەم جارە سەرپەرشتی هەڵبژاردن دەکات و لە بەردەم تاقیکردنەوەیکی سەختدایە. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. مامۆستا مەڕوان ئەگەر سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەوەی کە ئەمڕۆ ئێوە بانکێشتی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیارات ناکردبوو لەبارەی ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ ئێوە چیتان دەستکەوت لەبارەی ئامادەکاریەکانی کۆمیسیۆن بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان؟ بسم الله الرحمن الرحیم. سڵاو لە بەڕێست و لە سەرجەم بینەرانی کەناڵی پەیامی خۆشەویست. دیارە ئێمە وەکو پەرلەمانتارانی ئەم خولە لە حدودی 30 و قسوور پەرلەمانتار داوامان لە سەرۆکایەتی پەرلەمان کرد کە بەڕێزان ئەندامانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان تەشریف بێنن بۆ پەرلەمانی کوردستان بۆی کە لە نزیکەوە کۆمەڵە پرسیارێکیان ئاراستە بکەین بۆی کە ئەو ئامادەکاریانەی کە کردویانە بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان بە چ گەیشتووە. ئەوەی کە جێی دڵخۆشی بوو بۆ ئێمە بەڕاستی جاری پێم خۆشەوە بڵێم ئەم دانیشتنێکی بۆ بەرچاوڕوونی پەرلەمانتاران و سەرجەم پەرلەمانتارانی ئەم خولە بوو. ئەو کۆمیسیۆنە لەگەڵ کۆمیسیۆنی ڕابردوو جیاوازە و ئەو کۆمیسیۆنە توانم بڵێم هەموو پێکاتەکانی تێدا خۆ دەبینێتەوە و نوێنەرایەتی سەرجەم لایەنەکان دەکاتن وە کۆمیسیۆنێکە کە
ئیش و کاری کردووە بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران و کۆمیسیۆنێکە کە تۆمارێکی نوێی ئامادە کردووە بۆ هەڵبژاردننی داهاتووی هەرێمی کوردستان کە جیا لە ئەو تۆماری دەنگدەرانی ڕابردوو ژمارەیەکی بەرچاوی مردووەکانی ڕەش کردوتەوە، ژمارەیەکی بەرچاوی دەنجی دووبارەی لاداوە، ژمارەیەکی بەرچاوی دەنجی وەکو بڵێ لێکچووی لاداوە. ئەتوانم بڵێم لەو چوارچێوەیدا کۆمەڵە پرسیارێک ئاراستەی کۆمیسیۆن کرا و کۆمیسیۆنیش ڕوونکردنەوە و لێدوانی پێویستیدا بۆ پەرلەمانتاران. بەڵێ ینی ئەوان خوان بە تاوەتی ئامادە کردو بۆ هەڵبژاردن، ینی دواخست هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دواناخرێت و لە 30 ئەیلول ئەنجام دەرێت. کۆمیسیۆن وتیان ئامادەکاری تاویان کردووە لە هەموو ڕۆوەکانەوە. بەڵێ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ئامادەکاری تەواویان کردووە و هەم لە ڕووی لۆجستیەوە، هەم لە ڕووی داراییەوە و هەم لە ڕووی ئامادەکاریەکان بۆ ڕۆژی هەڵبژاردن. ئێستانەکە ئەوەی کەماوەتەوە لای ئێمە وەکو پەرلەمانتاران جێی سەرنج و تێبینی بوو کە لە ساڵی ڕابردوو لە 2017 نامەیەکیان ئاراستەی کۆمیسیۆن نامەیەکیان ئاراستەی پەرلەمان و ئاراستەی حکومت کردبوو بۆی کە هەرسی هەڵبژاردنەکان پێکەوە بکرێن کە تێمەکرمانە پرسیارێکی شەمڕۆکە ئەوە لای ئێمە سەرنج بوو کە بۆ دەبێ بەس پەرلەمانتاری ینی هەڵبژاردننی پەرلەمان بێتن، هەڵبژاردننی سەرۆکایەتی لەگەڵدانە بێ و هەڵبژاردننی پارێزگاکانی لەگەڵدانە بێتن. دەنا بۆ ئامادەکاریەکان هیچ کێشە و گرفتێکیان نییە و خوازیاریشم لێرانە من بە هەموو خەڵکی هەرێمی کوردستان بڵێم ئەوەی کە گرفت دەبێتن بۆی کە بوار بۆ تەزویر و ساختەکاری دروستکە نەچوونی هاوڵاتیانە و نەچوونی دەنگدەرانە بۆ سەر سندوقەکانی دەنگدان. هەر هاوڵاتیە کە ناچێکا بە بزانێتن ڕێ خۆش دەکاتن بۆ تەزویر بۆ ساختەکاری ئەگەر بمانەوێتن ئەو هەڵبژاردنێکی نەزیه بێ دەبێ هەموو خەڵکی هەرێمی کوردستان بە قەناعەتەوە ڕوو لە سندوقەکانی دەنگدان بداتن، بوار نێڵیتەوە بۆ ئەوانەی کە ساختەکاری دەکەن و تەزویر دەکەن لە جیاتی ئەوان دەنگ بدەن دەنا ڕێکاری باش گراون بەر بۆ ئەوەی کە بتواندرێتن دەنجی ڕاستەقینەی لایەنە سیاسیەکان دەرکەوێتن و هەموو لایەنە سیاسیەکان بە ئەنجامی خۆیان بگەن. لەگەڵ ئەوەشدا ئێمە نەمان شاردەوە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان مەترسیەکانی خۆمان پێڕاگەیاندن بۆ تەزویرکردن و ساختەکاری لە سەرجەم هەڵبژاردنەکانی ڕابردوو کە ساختەکاری کراوە و ئەو هەڵبژاردنەش بە دوور نابینین لە ساختەکاری و لە تەزویرکردن ئەگەر هاوڵاتیان بە گەرموگوڕی نەچن بۆ سەر سندوقەکانی دەنگدان. بەڵێ سوپاس دەکەم دەتەگەرم و لای بەڕێزت مامۆستا کاک دکتۆر جەنابیشت بەخێر بێ سەبارەت بە مەسەلەی ئامادەکاریەکانی کۆمیسیۆن بۆ هەڵبژاردن ئەمڕۆ کۆمیسیۆن هاتە پەرلەمان وەکو مامۆستا باسی کۆمەڵێکی شتی کرد، بەڵام لە ناویاندا باسی تۆمارێکی نوێ دەکرێت بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. ئێوە پێشتر دەتانوت 900,000 ناوی دووبارە و لێکچوو ساختە لە تۆماری دەنگدەرانەیە، بەڵام ئەمڕۆ کۆمیسیۆن وتی 208,000 و ئەوانیان لاپردەوە. زۆر سپاس. دیارە مەسەلەی هەڵبژاردنەکان کە نزیک بۆتەوە ئەم دانیشتنەی ئەو ڕۆی پەرلەمان کە کرا دانیشتنێکی باش بوو وەکو ئەوی دانیشتن کرا هەرچەند دەبوایە زووتر بکرێت، چونکو ئەمڕۆ ئەوە تا 9 بە حیساب 39 هەڵبژاردن دەکرێت. ئێمە ئاگادارین لەلایەن پەرلەمانتارانەوە چەندین یادداشت نووسراوە، پەرلەمانتار هەیە 89 یادداشتی نووسیوە، یادداشت هەیە 20 ئەندامی پەرلەمان ئیمزایان لەسەر کردووە بۆ بانکێشتکردنی کۆمیسیۆن بۆ نێوهۆڵی پەرلەمان بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمان کەمتەر خەم بوو نەیدەکرد. بە هەر حاڵ ئەم بڕۆکردی باش بوو، جێگەی دەستخۆشیە. کێشەکە لە سەرۆکایەتی پەرلەمان بوو کارەگەێنێدا کۆمیسیۆن خۆی نەداهات بۆ پەرلەمانەوە ئاگادارنۆک و چاودێرێکی کارەکانی پەرلەمان. حکوومەت خۆیەتی ناچێت پەرلەمانیش ئەو جورئەتەی نییە بانکێشتی حکوومەتیش بکات. سەرۆکی حکوومەت ئاگامان لێیە لەسەر سەرۆکی حکوومەتیش سەبارەت بە هەڵبژاردنەکان دیسانەوە یادداشت لای ئەندامانی پەرلەمان نووسراوە و داوای بانکێشتکردنی سەرۆکی حکوومەت کراوە کە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمیشی لەدەستا سەبارەت بە هەڵبژاردن، بەڵام پەرلەمان نەیکردووە. سەبارەت بە کۆمیسیۆن ملکەتە بۆ پەرلەمان، بەڵام نەخێر ئەمە کەم و کوڕی سەرۆکایەتی پەرلەمان بووە کە نەیکردووە. بە هەر حاڵ دەستی خۆش بینەران ڕوون بێ بانکێشتیان کردووە کە نێچیمان بارزانین بێتە
پەرلەمان و ڕووکردەوە لەسەر هەڵبژاردن نەخێر بانکێشتەکەشیان ئەسڵەن بۆ نەناردووە سەرۆکایەتی پەرلەمانی ناردووە سەرۆکاتی پەرلەمان بەس پەرلەمانتاران داوایان کردووە لە هەر حاڵەتدا بێ بەڵێ پەرلەمانتاران داوایان کردووە یادداشتەکان لەبەردەستە چێ سەرۆکایەتی پەرلەمان داوای کرد بێت سەرۆکی حکوومەت نەچێت چێ جورئەتی ئەوەی نەکردووە بینێرێت هەردوو حاڵەتی هەر حاڵەتی خراپن سەبارەت بە دانیشتنەکەی ئەمڕۆ دانیشتنێک بوو بە هەر حاڵ لە ڕووشکلیەوە دەخرێت بڵێن باشە بەڵام کۆمەڵێک کەم و کوڕی تێدا بوو من لەگەڵ ڕێزی زۆرم بۆ مامۆستا مەلا مەڕوانیش دانیشتنەکەی ئەوڕۆ من ڕام لەسەری باش نەبوو وەکو بەڕێوەچوونی دانیشتنەکە لەبەر ئەوەی لەو دانیشتنەدا دەبوایە کۆمیسیۆن دڵنیایی بداتە هاو نیشتیمانیان کەوا ئەو هەڵبژاردنەی دەکرێت هەڵبژاردنێکی پاک و بێگەر دەبێ دووبارە بوونەوەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق نابێت بەڵام ئەو دڵنەوەیە نەدا شێوەیەک لە تەناقوزات و هاودژی لە قسەی هەرسێک ئەو بەڕێزەدا هەبوو کە بە ناوی کۆمیسیۆنەوە قسەیان دەکرد لەوێندەر تەنانەت ئەوانیش نەیان شاردەوە سەرۆکی دائیرەی ئینتیخابی ئەوەی ڕاگەیان کە وتی 150 خەڵک کە ناچێ ئەمە تەزویر دەکرێت لە پای ئەمەدا بۆیە خەڵک با بچێت خۆی ئەو قسەیە کرد و نەک هاو وڵاتیانیان دڵنیان نەکردەوە بەڵکو دڵنیایان نەدا ئەندامانی پەرلەمانیش و جگە لەمە بەڕاستی بابەتێک کە باسییان لێوە کرد سەبارەت بە تۆماری دەنگدەران بوو بەداخەوە لە تۆماری دەنگدەرانی ژەگەر ئێستا هین بێ قسەی لەسەر دەکەین ئەویش نەیانتوانی ئەو بەڵێنی خۆیان بەجێ بگەێنن کە پێشتر کۆمیسیۆن بەڵێ و جگە لەمە سەبارەت بە هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان هەندێک قسە هەبوو سەرۆکی کۆمیسیۆن دەیکرد بۆ نمونە سەبارەت بە سەرۆکایەتی هەرێم کاتێک لی دەپرسن دەڵێن ئەمە نایاساییە بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم ناکەن لە بری ئەوەی ئەو دەبواە بڵێ من لەلایەن سەرۆکایەتی حکوومەتەوە ئەوەم پێڕاگەیاندراوە کە تەنها ئەمەم بۆ هاتووە کەسی دەڵێ ئەمە پێویست ناکە بکرێت بەسەرڕانەگەن چونکو ئەوە یاسای سەرۆکە دابشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم هەموار دەکرێتەوە ئەمە کەی ئیشی سەرۆکی کۆمیسیۆنە بێ ئەو قسەیە بکە ئایا یاسا سەروەرتر و بەرزتر و ئەولەویەتی زیاترە یان پرۆژەیە کە خوێندنەوەی بۆ کراوە وەکو سەدان پرۆژەی تر کە تا ئێستا خوێندنەوەی بۆ کراوە لە نێو پەرلەمانی کوردستان داکەوتووە بۆیە بەڕاستی زانیاریەکانیشیان هەندێکیان لە شوێنی خۆی نەبوو ئەمانە هەمووی گرفت بوون کە من بینیم لە کۆبنەوەکەی ئەمە باش بەس سەبارەت بە تۆماری دەنگدەران ئەوە ئێوە پێشتر بڵاوتان کردبەوە ناڕاست بوو کە بەڕێزت لەم بەرنامەیەش پێشتر چەند مانگێک لەمەوە بەرباستان لەوە کرد بوو کە 900,000 ناوی دووبارە لە تۆمارەکە کۆمیسیۆنی سەد باسی 200,000 دەکرد ئێمە ئەو کاتە بەڵێ چەند مانجێک پێش ئێستا ئەم راپۆرتەمان بڵاو کردەوە لەم راپۆرتەدا کە لەسەر ئەو تۆمارە قسەمان کردبوو ئەو تۆمارەی کە بەرکار بوو ئەو کاتە کە دەڵێت وتومانەوە بە بەڵگەوە دامانناوە کە زیاد لە 900,000 ناوی دووبارە و ساختە و مردوو گوماناوی هەیە ئەمە تایەتی ڕاستە نەیاندە سەرمان ئەو ڕۆژی بەڵام ئەمڕۆ بەڕێ سەرۆکی کۆمیسیۆن لە یەکێک لە قسەکانی داوتی ئەو تۆمارەمان فرێدا خستمانە لاوە کە 900,000 دەنجی تەزویر و دووبارە و مردووی تێدا بوو قسەکانی لێدەنەوە ئەمڕۆ سەرۆکی کۆمیسیۆن خۆی ئەم قسەیە کرد هاتوون تۆمارێکی تازەیان دروست کردووە پشتیان بە فۆرمی خۆراک بەستووە تۆمارە تازەکە دەتوانم هەرچەندە ئێمە نوسخەمان بەدەست نەگەشتەوە بەڵام زانیاریمان هەیە و کاریشی لەسەر دەکەن بە شێوازێکی زانستیانە بۆ داهاتوو لەم تۆمارە تازەیەدا بەداخەوە ئەو ژمارەی ئەمڕۆ کە دوو ژمارەی پێچەوانە بوو لەلایەن چێ بەڕێز سەرۆکی کۆمیسیۆنەوە چ سەرۆکی دائیرەی ئینتیخابیەوە کە وتیان یەکێکیان وتی 208,000 یەکێکیان وتی 275,000 لە ڕاستیدا ئەو فەرقی شتێکە ئەم تۆمارەی بەڕێزیان کە تازە دروستیان کردووە لەگەڵ ئەو تۆمارێک کە لە ڕفراندۆم کاری پێکرا کە ئێمە ئیشمان لەسەری کرد بوو کە تۆماری بەردەست کۆمیسیۆن بوو خۆی لە خۆیدا 208,000 فەرقا 208,000 ناو کەمترە نە من دەیزانم ئەو ناوانە چێن نە بەڕێزت دەیزانی نە کۆمیسیۆنیش دەیزانێ ئەی چۆن لە خوانەوە دەڵێنەوەندە ژمارەکە کەمترە با پێمان بڵێن ئەو ناوانەمان سڕیوەتەوە نەخێر ناوەکە نەسراوەتەوە ئەم تۆمارەیان هاتوون پشتیان بە فۆرمی خۆراک بەستووە ئەو ژمارەی کەمترە ئەمە یەک دوو جگە لەمە کارێکی ترکە کرابێ نزیکەی
ئەوانەی تەمەنیان لە سەروی 90 ساڵەوەیە کە 24,000 کەسن ناوەکانیان خراوەتە لاوە کەسێک ئەگەر مابێ لە تەمەندا بە حساب زۆرینەیان مردوون بچێ ناوی خۆی بنووسێتەوە 57,000 کەس سڕ کراوە سڕ کراوە ناوی کە نەیان سڕیوەتەوە توانای ئەوەیان نییە بە حیساب بیسڕنەوە ئەگەری زۆر هەیە بگەڕێتەوە بۆیە لە سڕینەوەی ناوی مردوو چەند ناوێک سڕاوەتەوە بەڵام ئەمە نییە ناوی دووبارەی هەرێم لەگەڵ مادەی 140 نەسڕاوەتەوە ناوی کوردانی پارچەکانی ترکە هەن کە بە ناقانونی داخلی فۆرمی خۆراک کراون بە مەبەستی پێدانی خۆراک خراونەتە نێو ئەو تۆمارە نەسڕاوەتەوە 184,000 ناوی دەنگدەری تایبەت تا ئێستا نەسڕاوەتەوە کە دەڵێن سڕینەوە بەو مانایی دەبێ 48 سعات پێشتر دەنگ بدەن تایبەت بەڵام ناویان لە تۆمارە گشتیەکەدا بسڕدرێتەوە بۆ ئەوی دیسان نەچنەوە دەنگ بدەن ئەمانە و چەندین گرفتی ترە لە تۆمارەکەدا هەیە. سوپاس دەکەم مامۆستا گەرم و لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی دڵنیایی ئەمڕۆ ئێوە هیچ بەڵێنێکتان لە کۆمیسیۆن وەرگرت سەبارە بەوەی کە زەمانەتە بێت کە ماڵبژاردنە تەزویر نەکرێ و ئەزمموی کۆمیسیۆنی عێراق کە ئەزممونێکی خراپ بوو بەلای خەڵکی کوردستان و لایەن سیاسیەکان دووبارە نەکرێتەوە؟ برای بەڕێزمە من جارێ مەسلەی زەمانەت وەکو گوتم لەو وڵاتی ئێمە هەر لە عێراق نەکرد لە کوردستان زەمانەتی تەزویر و سەختەکاری نییە و قەناعەتمان وایە کە هەر ڕێکارێکی تەندروست و ڕێکارێکە وەکو بڵێ بە هەموو پێوەرە نێو دەوڵەتیەکان ڕێکارێکی ستاندەر بێتن قەناعەتم وایە دەسەڵاتداران کلێنێکی دەدۆزنەوە بۆ تەزویر و بۆ ساختەکاری بەڵام چۆن بتوانین ئەو ساختەکاری و تەزویرە کەم بکەینەوە ئەوە جێی قسە و باسە جارێ ئەو ساختەکاریە لە چ دەکرێتن یعنی لە ڕابردوو هەمومان دەزانین لە هەڵبژارنەکانی ڕابردوو لە مردووەکان یعنی لە جیاتی مردوو لە هەرێمی کوردستان دەنگ دراوە دەنجی دووبارە زۆر بووە لە تۆماری دەنگدەران لە دەنگدانی تایبەت کە هەم لە ڕۆژی دەنگدانی تایبەت دەنجیانداوە هەم لەگەڵ خەڵکی عام لە ڕۆژی دەنگدانی گشتی دەنجیانداوە ینی دووبارە دەنجیانداوەتەوە ئەوانەی کە لە سەروی 90 ساڵن خەڵکێکی زۆرەکە ینی لە سەروی 90 ساڵە تاکو ئێستانەکە نە بە مردوو حیسابەوە لە سجلی زیندوان ماوەتەوە و دەنگ دەداتن ئەوجا ئاوارەکان کە لە هەرێمی کوردستانن بەداخەوە دەڵێم کە فۆرمی خۆراکیان بۆ دروست کراوە ئەوانش دەنگ دەدەن کە دەنجیش دەدەنەوە هەمووی تەزویریان پێ دەکرێتن لێرانە یەکشت ئێمە بڕۆ کە تەرکیزمان لەسەر کردەوە ئەو بەڵگەنامەی کە دەنجی پێدەدرێتەوە لای ئێمە زۆر جێی گرنگی پێدان بوو ئێمە کۆمیسیۆن هاتە سەر ئەوەی کە لە غەیری جنسیەی عێراقیان کارتی نیشتیمانی هیچ شتێکی دیکە ڕێ پێ نەدرێتن کە دەنجی پێ بدرێت بۆ نمونە ینی لە هەڵبژارنەکانی ڕابردوو بە هەویەی شارستانی کە هەویەکی طبیعی بوو لە هەموو تەنشت وێزگەکانی دەنگدان تیمێکیاندانە بۆ هەویان بۆ خەڵک دروست دەکرد ینی بە هەزاران هەویە بۆ خەڵک دروست دەکرا دەنجی پێدەدرا ئێستانە کە لەو هەڵبژاردنە بۆی کە هاوڵاتیان و بە تایبەتی لایەنە سیاسەکانی شاگەدار بن لە غەیری جنسیەی عێراقیان کارتی نیشتیمانی بە هەویە دەنگ نادرێتن لەبەرەوە ئێمە نەهاتوین لێرانە بڵێنەوە لە کاکەوە زەمانەتی سەتاسەتیە بەڵام هوشیاری لایەنە سیاسیەکان و ئەوانەی کە نوێنەرایەتی لایەنە سیاسیەکان دەکەن بەڕاستی چاودێرانی سیاسی ئەوانە هەمووی ڕۆڵ دەبینن و بە تایبەتیش چوونی خەڵک بۆ سەر سندوقەکانی دەنگدان و دەنگدان ئەوانە لە ئەگەری سەختەکاری کەم دەکاتەوە و ئێمە خاڵێکی دیکەش بۆ ڕێگرتن لە تەزویر و ساختەکاری ئەوڕۆ ئەوەمان دووپات کردەوە کە نابێ بە هیچ شێوەیەک سعاتی تەزویر زیاد بکرێتن و دەبێ سعاتەکان ئەگەر کەم نەکرێتەوە نابێ زیاد بکرێتن کاتێک کە دەڵێن لە سعات 8 بۆ سعات 8 چکە لە یاساکەوە هاتووە ئێمە گوتمان وای لێ بکرێت لە سعات 7 بەیانی بۆ سعات 6 ئێوارە کۆتایی پێبێتن
یعنی کەسێک کە نەتوانێتن لە خیلالی بۆ نمونە 7 ساعات 8 ساعات نەتوانێت بچێت دەنگ بداتن لە ساعاتێکی دیکەیان لە 10 دقەی دیکە چۆن دەتوانێتن بە بخۆشمان دەزانین هەموو هەڵبژارنەکانی ڕابردوو ڕێژەی بەشداربووان بۆ نمونە لە 145 تێنە پەڕاند و بەڵام بەو ساعاتەی گەیشتۆتە 165 و 170 و ئەوانە کە هەمووشمان دەزانینەوە نەتیجەی تەزویر و ساختەکاری بووە کە بە پاس و بە منشا خەڵکیان گواستۆتەوە لەو ئێزگە لە بۆ ئەو وێزگەی بۆی کە تەزویری پێ بکەن. بەڵێ بەس مامۆستا سەبارەت بە ئەو تۆمارە نوێیە ئەندامانی کۆمیسیۆن هیچ بەڵگەیەکیان خستە بەرەسیەوەی پەرلەمانتاران ینی بۆ نمونە 280,000 کە سەرۆکی کۆمیسیۆن باسی لێوە کرد کە جیاوازی هەیە لەگەڵ تۆمارەکەی پێشتر لایەن بردووە چۆنەوە کێناوانەی کە لایەن بردو هیچ وردەکاریەکیان لەو بارەیە باس کردتەنە یان تەنار قسەیەک بوو کە باسییان کرد کە ئەمە لابراوە. نەخۆی ئەو تۆمارە ئەوان دوو ڕێیان لە پێش بوون یان تۆمارێک لە سەرەتاوە دروستکەن یان ئەو تۆمارەی کە لە حکومەتی مرکزی هەیە ئیعتیمادی لەسەر بکەن. دیارە ئەو تۆمارەی کە لە حکومەتی مرکزی پێشی پێیان داون ئەوان هاتوون بۆ نمونە ئیعتیمادیان کردوتە سەر فۆرمی خۆراکە لە هەر چوار پارێزگاکەی کوردستان لە هەڵەبجە و لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆک هاتوون ئەو سەرژمێرەیان وەرگرتووە و تەماشایان کردو 208,000 کەس فەرقی هەیە ئەو فەرقیان لێلا داوە و تۆمارێکی نوێیان دروست کردووە بە هاوکاری وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی و ئەوانە کە مەسەلەن هاتوون ژمارەیەکیان داونە بەردەست بەڵام وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆ تاکو ئێستانەکە نەگەیشتوونە نەتیجە لەگەڵیان بۆی کە ڕۆژی دەنگدانی تایبەت ئایا هەموو هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ پێکەوە دەنگ دەدەن یان بەس ئەوانەی کە لە ئەرچی خۆیاندان ینی دەوامدانە ئەوانە دەنگ دەدەن و ئەوانەی کە دەنجیش دەدەن لەو ڕۆژەی دەنگەکەیان لە لیستی تۆماری دەنگدەران دەهێنرێتە دەرەوە. بەڵێ بەس مامۆستا وەکو دڵنیایی ئەوان ئەندامانی کۆمیسیۆن چیان بێوتیز دڵنیایەکیاندا کە تەزویر نەکرێت ساختەکاری نەکرێت لە هەڵبژارنەکە بۆ نمونە لە قۆناغی تۆماری دەنگدەران لە کاتی جاکردنەوە ژمارکردنی دەنگەکان هیچ قسەیەکیان یاخود هیچ بەڵێنێکیان لەو بارەیەوە بەئێوەدا وەکو پەرلەمان؟ کاک حەچیم گیان ئەمە واقع بین نەخێر کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکان دەزانن کە ئەوان خاوەن دەسەڵات نین و دەزانن کە دوو حزبی دەسەڵات لە هەرێمی کوردستانی ئەو دوو حیزبە بۆ نمونە هەموو وێزگەکانی دەنگدان جاری وا هەیە بە خەڵکی ڕێخستن و خەڵکی تەنزیمی و خەڵکی چەکدار دەورە دراوە هەڕەشە لەلایەنەکانی دیکە دەکرێتن نەخێرەوان نهاتوون ئەوان هاتوون دەڵێن ئێمە هاتوین ئێوە دەتوانن پشتمان بگرن دەتوانن هاوکارماندن دەتوانن زیاتر لە وردەکاریەکان ئاگادار بن دەتوانن هەمواری ئەو یاسایانە بکەن کە ئێوە ڕاتان لێنە چکۆیشی ئێمە وەکو پەرلەمان لەبەرەوە ئەوانیش هاتوون ناڕازین دەڵێن ئێمە ناڕازی بووین لەو هەڵبژارنانەی ڕابردووە لەو هەڵبژارنەی لەو ئاخری هەڵبژاردننی عراق کە کراوە ئێمە بتوانین وەزهێکی نوێ وەزهێکی جوان پێشکەش بکەین لەو هەڵبژارنە چکۆیە کەم تەجروبەیە بۆ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان یەکەم هەڵبژاردنە دەیکاتن لەو هەڵبژاردنە فەشەل بێنێتن خەڵک ئومێد و متمانەی بە هیچ شتێکی دیکە نامێنێتن لەبەرەوە قەناعەتم وایە ئەو دەستگایە ئەگەر ئێمە وەکو پەرلەمان و بە تایبەتیش حکومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی تریش ئەو دوولایەنە سیاسی کە هەمومان ترسمان لەیان هەیە کە تەزویر دەکەن ئەوان هاوکاریان بنوە تەزویر نەکەن ئەو پرۆسێ بە سەرکەوتووی کۆتایی دێتن بەڵام ئەگەر وەکو لە ئێستاوە هەموو خەڵک تەرەقوب کاتن دەبێ ئەو جارە فکر لە شێوازی تەزویرێکی دیکە چۆن کرابێتەوە بەڵام ئەو تەزویرە و ئەو ساختەکاریە بەڕاستی مەربوطە بە شێواز و بە چڕوپڕی بەشداری دەنگدەران خەڵک ئەگەر زیاتر بچێ دەنجی خۆی نەفەوتێنێ دەنجی خۆی بداتن و ئەگەر قەناعەتیشی بە هیچ لایەنێک نەبێتن با بچێت دەنجی خۆی باتڵ کاتەوە باشترە نەک دەنجی خۆی بۆشی بێڵێتەوە لایەنێکی سیاسی دەنگەکەی ببات و لەوێن دەرێ هەویەکان ناسنامەیەک دروست بکاتن بۆ خەڵکێکی دیکە بێتن دەنگەکەی لە جیاتی سپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بە
تێبینیەکانی ئێوە مادەمەگەر تێبینیتانەیە بۆ نایدەن بە کۆمیسیۆن نایدەن بە لایەنە سیاسەکان چکوام ڕۆ سەر کۆمیسیۆنوتی ئێمە ئۆتۆمارەی نوێی کامادەمان کردووە دەیدەن بە لایەنە سیاسەکان ئەگەر ئەوان کێشەیەکیان نەبێت یان خودت تێبینیەکیان لەسەر بتوانین چارەسەری بکەین. بێگومان ئێمە تیمێکمان هەیە و کاریش لەسەر ئەوە دەکەین بەڵام تا ئێستا تا دەقی تۆمارەکەمان لە دەست نەبێ ناتوانین بە ئاماری وردکاری لەسەر بکەین تا ئێستا کۆمیسیۆن تۆمارەکەی نەداوە بە پەرلەمان ئەمڕۆ پێیان داوە نەخێر پێیان نەداوە مامۆستا با پرسیار لە مامۆستا تۆمارەکاندا بە ئێوە ئەمڕۆ وەکو پەرلەمانتاران بە کورتی نا ئەمڕۆکە بڕیار بوو بڕیار درا لە دەستەی سەرۆکایەتی و دەبێ کۆمیسیۆن لەسەر سیدی ئەو تۆماری دەنگدەران بداتە پەرلەمانی کوردستان و ئەو تۆمارە بدرێتە هەموو پەرلەمانتارێک و ئەو تۆمارە بدرێتە لایەنە سیاسەکانیش بۆی کە بەبەر چاوەڕوونی و لەگەڵ نەخێر تا ئێستا وەرمان نەگرتووە. بەڵێ جاکە تا ئێستا بە پەرلەمانیان نەدابێت چ جای ئێمە وەکو ڕێکخراوێکی بێدەسەڵات بێن ئەمەمان پێ بدەن بێگومان کاری لەسەر دەکەین و تۆمارەکەش پێ دوای و پێشتر درابە بە لایەنە سیاسەکان وایە چونکو کات کەمە ئێستاش کاتی هەیە چونکو بە پێی یاسا دەبێت پێشتر بیدەن بە لایەنە سیاسیەکان و لایەنی پەیوەندیدار و بە پەرلەمان بۆ ئەوەی کاری لەسەر بکەن و تەنانەت بە شێوازێک بڵاو بکرێتەوە بۆ ئەوی هەموو ئەو سەرنج و تێبینیانەیان بەدەست بگا بۆ تەنانەت مافی تانەدان هەیە. باشە بەس بەرزت بۆچی وتت کە بەرز لە ئێستاوەرتان نەگرتو بەرز وتت 205 ئەو 280 باسی دەکەن لایەن نەبردووە قسەیەکە لە خۆیان نەکردویانە لایەن نەبردووە ناڵم لایەن نەبردووە دەڵێم ئەو تۆمارەی کە لە ژێردەستی کۆمیسیۆنە ئێستا کە کاری لەسەر دەکا پشتی بەستووە بە فۆرمی خۆراک کاتێک هێناویانە خۆی لە خۆیدا 208,000 کەمتر بووە ئەوان نەچوون ناوەکان بسڕنەوە کە بەراوردی دەکەن لەگە تۆمارەکەی تر 208,000 کەمترە بەس نازانم ناوانە کێنە بۆ نمونە 57,000یش معلق کراوە هەڵواسراوە کە مەجالی گەڕانەوەی هەیە 24,000یش لە سەروی 90 ساڵەوەن ئەوانیش نەسڕاونەتەوە ئەویش سڕ کراوە ئەگەر کەسێک مابێ بچێ خۆی بنووسێ ئەمانەن بۆیە ناو نەسڕدراوەتەوە تا ئێستای لەگەڵ بێت من بەداخەوە بەڵام سەرۆکی فەرمانگەی هەڵبژاردن باسی لە ناوی مردووان کرد 125,000 ئەگەر باڵەدانە چووەم ژمارێ کە ناویانسرێتەوەکو ناوی مردووان لە دوای ساڵی نەوەتەکانەوە هیوادارم 120 ئەوەندە ناوە سڕابێتەوە هیوادارم زانیاریەکانی ئێمە هەڵەبن بەڵام 120 ئەوەندە نییە نزیکەی 1420 ناو لە شوێنێک سڕاوەتەوە 12,000 دیسانەوە ناوی مردووە بە حیساب 8,000یان سڕاوەتەوە بەڵام ئەویش گرفتی هێنانەوەی هەیە کە پێیان وایە دەڵێن ئەمانە لەوەیان نەمردبن ئەمە کێشەیەکە یەکلانە باش بەچی بکرێبەوەی کە ئێمە لە بەردەم تۆمارێکی پاک دابین بۆ چکات تۆماری دێنەیەکی کە لە کۆڵەکە ئەساسیەکانی مەسلەی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بەڵێ چی بکرێت لەسەر ئەوە جارێ بەداخەوە دەبوایە من لە قسەکانی مامۆستا مەروانەوە ئەوەی تێگەیشتم کە ئەوانە دڵنیاییان پێنەدراوە مامۆستا مەروان دەڵێ ئێمە دەبێ واقعبین بین ئەوانیش دەسەڵاتیان نییە تەزویر لەوە دەکرێت ناوی مردوو لە جیاتی دەچن دەنگ دەدان دەنگدەری تایبەت 2000 دەچێت دەنگ دەدا ئاوارەکان ناسنامەیان بۆ کراوە ئەوە خۆی لە خۆیدا هەمووی بوونی تەزویرە ئەمە کۆمیسیۆن لەی بەرپرسیارە کۆمیسیۆن دەستگایەکە بە پێی یاسا دامەزراوە ملکەتە لە بەردەمی پەرلەمان لەسەریەتی ملزەمی بکات و بەیانی هەر ساختەکاریەک بکرێت کۆمیسیۆن مەسئولە و پەرلەمان دەبێت لی بپێچێتەوە ناکرێت ئێمە باسی ئەوە بکەین بڵێن ئەو واقعەکە وایە ئەخەردە چی بکەین و چۆن بێ ئەوەی هەیە جنسیە کۆمیسیۆن بڕیاری داوە ئەمڕۆ بە جنسیە من پێم ناخۆشە ئەم قسەیە بکرێت بە پێی یاسایەک لەم پەرلەمانە دەرچووە ئەندامی پەرلەمانتاران دەبێت دیفاعی لێ بکەن کە تیایدا هاتووە لە ساڵی 2013دا دەنگدان دەبێت بە جنسیە بێ ئەگەر بێت و بە جنسیە نەیکەن ئەوە پێشێلکاریە پێشتر خەرق کراوە لەبەر ئەوەی پێشتر کۆمیسیۆنی عێراق بوو
دەیکرد کۆمیسیۆنی عێراق ملکەز نەبوو لە بەردەم کۆمیسیۆنی پەرلەمانی لە بەردەم پەرلەمانی کوردستاندا. ئێستا لە یاسا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان داهاتووە کە دەتوانێت بە ڕەگەزنامە هاوڵاتی دەنگە ڕەگەزنامە بەڵێ بە ڕەگەزنامە بێ لە ساڵی 2013 ئەم یاسایە دەرچووە. بۆیە ئەمە لە ڕووی کاری پەرلەمانیەوە ئەلفوبێ و دەبێ وا بکەن مەزالی تێدانی ئەگەر وانەکەن ئەمە پێشێرکاری و خەرقی یاسایە دەبێت لەیان بپێچێت. وە شتێکی تر کاک حەچیم ئەم کۆمیسیۆنە یەکەم ئەزمموی نییە دووەم ئەزممویەتی ئەزممویەکی تری هەبوو بە ناوی ئەوەی کە کردی ڕفراندۆم بوو لە جیاواز نییە لە هەڵبژاردن ئەزمموی ڕاپرسی جیاوازی هەیە لە هەندێک خاڵدا و جیاوازیشی نییە لە هەندێک خاڵدا لەوەیە جیاوازی هەیە لە ڕووی تەکنیکیەوە بەڵام جیاوازی نییە کاتێک خەرق دەکرێت خەرقێکی زۆر کرا ئەو کاتە لە ڕاپرسیدا بەڵێ خەرقێکی زۆر لەژێر پرسیاردا بوو لە مەسەلەی لەژێر پرسیاردا بوو پەرلەمان دەبوایە بانجی بکات لە یەک کاتدا سەرۆکی کۆمیسیۆن و وتەبێژی کۆمیسیۆن و بەڕێوەبەرە گشتیەکان و کۆمەڵە خەڵکی تریان من نزیکەی 12 ئامارم لایە لەسەر تۆماری دەنگدەران کە بڵاویان کردیتەوە هەر ڕۆژە و ڕقمێکیان داوە کەس نەیزانی چەند دەنگدرا چۆن بوو چەندی ڕەتکرایەوە چەندی هین بوو بە هەر حاڵ ئەزمموونێکی خراپ بوو کە دەڵێم ئەزمموونێکی خراپ بوو لە ڕووی بەڕێوەبردننی ئەزمموونەکەوە لە ڕووی ئەزمموونەکەوە بۆیە ئەوەی ئێستا کە دەکرێت کە ناسڕیوەتەوە هەندێک شت هەیە ڕەبتی بە کاری پەرلەمانیەوە هەیە پەرلەمان دەبێت کۆمیسیۆن ناچار کات بە پێی یاسایەکی بۆ دەربکات 184,000 دەنگدەری تایبەت هەیە ملزەمی بکات لە ڕۆژێکی جیاوازدا دەنگ بدەن 48 سعات پێشتر وە کۆمیسیۆن ملزەم بکە هەموو ناوەکان بسڕنەوە لە تۆمارە گشتیەکەدا ئەمە دەکرێت عیلاجی بکرێت. دووەمیان کۆمیسیۆن دەتوانێت لە ڕێی فەرمانگەی پەیوەندیەکانی ناوچەی دابڕاوەکاندا ناوی هەموو ئەوانە کۆبکاتەوە کە کوردن یان دانیشتوانی هەرێمی کوردستانن گواستراونەتەوە ناوچەکانی کێشە لەسەر با بڵێن ئەوانە ئێستا لەوێژ ناویان هەیە و لێرەش ناویان هەیە پەرلەمان دەبێت کۆمیسیۆن ملزەم بکات بە یاسا دەتوانن ئەگەر بیانەوە بیکەن نەکراوە. سێمیان هاتوون پشتیان بە فۆرمی خۆراک بەستووە کوردانی پارچەکانی تر کوردانی ڕۆژئاوا کوردانی باکوور کوردانی ڕۆژهەڵات بە لێشاو هەن بەمەبەست ناویان خراوەتە فۆرمی خۆراکەوە هەموو ناوەکانیان لە کۆمپانی خۆراک و وەزارەتی بازرگانی هەیە پەرلەمان دەبێت کۆمیسیۆن ناچار بکات و وەزارەتی بازرگانیش ناچار بکە ئەو ناوانەیان پێ بدا بۆ ئەوی بیان سڕنەوە کۆمیسیۆن دەبێت پەرلەمان دەبێت کۆمیسیۆن ناچار بکەن ناوی مردووەکان بسڕێتەوە ناوی دووبارەکان بسڕێتەوە ئەمانە دەکرێت بە یاسا ملزەمیان بکات بە هەموو یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یاخود یاسایەکی تایبەتی بۆ دەرکات کاکە حەچیمجان ئەمە پێویستی بە هەموارە بەڵێ پێویستی بەوە یاساکەش هەموار بکرێت بەس زەحمەت نەبێت من پرسیارێک بکەم پەرلەمان تا ئێستا لە کۆ بوو خەوتبوو ساڵێک هەڵبژاردن دواخرا تا ئێستا بۆچی کارێکی نەکرد ببوورە کە دەڵێن پەرلەمان کۆمەڵێک پەرلەمانتاری چاڵاک و پەرۆشن لەنێو ئەو پەرلەمانەدا یا داشتیان داوە یا داشتەکانیان لەبەرچاوە داوایان کردووە تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە بانکێشتی کۆمیسیۆن بکرێت بانکێشتی سەرۆکی حکوومەت بکرێت کۆبوونەوەی تایبەت بکرێت سەرۆکایەتی پەرلەمان نەیکردووە دەبوایە پەرلەمان من کە دەڵێن پەرلەمان وەکو مؤسسە ئەم کارانە بکات بەداخەوە ئێمە وەکو تەلەبەی تەمبەڵ هەتا شەوی ئیمتیحان سەعی ناکەین. سوپاس دەکەم بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورتمانەیە دوای ناوبڕەکە دەگەڕین و لای میوانەکەمان لە هەولێر لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارandایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون
کە سەرجەمیان داونلۆدیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان ماوەساگەر بگەرم و لای بەڕێز سەبارەت بە مەسلەی ئەوەی کە ئێوە ئایا هیچ بۆچی مەسەلەن کۆمیسیۆن پابەت ناکەنەوە کومیانەکەمان لێرە ئاماژەی پێکرد بۆ نمونە تۆماری دەنگدەران بە تەواوەتی پابکاتەوە کۆمەڵێک ڕێکار دەرکەن لە پەرلەمان یاخود ئێوە وەکو پەرلەمانتاران دەستان بەستراوە ناتوانن بە تەواوەتی مەسەلە کۆمیسیۆن پابند بکەن و هەموو ڕێکارێکی تاوا بگرێتە بەر بۆ مەسەلەی زەمانەتی هەڵبژاردنێکی پاک و پێگەرد لە سینۆدا. کاکە حەچیم جان وەڵار کاک دکتۆر لە من چاکتر دەزانێ پەرلەمانی کوردستان چ پەرلەمانێکە و چه سەلاحیەتێکی هەیە و تا چەند لە ژێر هەیمەنەتی حزب دەرچووە. ئەمیشۆکو کاک دکتۆر خوازیارم کە ئەو پەرلەمانی کوردستان ئەو پەرلەمانە باە بیتوانی باە ینی بۆ نمونە لەو پەرلەمانەی دووسێ جار بانگهێشتی وەزیری سامانە سروشتەکان کراوە بۆی کە پرساندنی لەگەڵ بکرێت لە پەرلەمانی کوردستان. سەرۆکی حکومەت خەبەری بۆ سەرۆکایەتی پەرلەمان ناردووە کە ئامادەنین بە هیچ شێوازێک هیچ وەزیرێک بنێرین بۆ پەرلەمانی کوردستان نە بۆ پرساندن نە بۆ غەیری پرساندن. یعنی پەرلەمانی کوردستان ئەتوانم بڵێم لە سەرەتای دروستکردنیەوە ئەو ڕۆڵە ڕاستەقینەی خۆی پێ نەدراوە کە بتوانێت چاودێرێکی ڕاستەقینە بێ بەسەر حکومەت بتوانێتن ئەو دام و دەستگایانەی کە پەرلەمان بتوانێت لێپرسینەوەیان لەگەڵ بکاتووە وەکو بڵێ لە ڕووی یاساییەوە متمانیان لێبسەنێتەوە یانەوەتە چاودێرێکی بەهێز بێ بەسەریانەوە ئەو ڕۆڵە بە پەرلەمان نەدراوە لە سەرەتاوە پەرلەمانی کوردستان بۆ شەرعاندنی بڕیاری دوو مەکتەب سیاسی دروست کراوە. ئێستانە کەش هوردە هوردە ئەو پەرلەمانە بەو ئاقارە براوە بەڵام کە لەگەڵەوەی داهوردە هوردە ئەو ڕۆڵەی ئەو دوو مەکتەب سیاسیە تۆزێ سپات بۆ تۆ بەڵام بمانەوێ نەمانەوێ ئەو هەیمەنەتەی لەسەر ماوە لە بەرەوش پەرلەمان نەیتوانیوە بەو ڕۆڵە هەڵبستێت. دەنا ئێمە کێشەمان لە ڕووی یاساییەوە نیە یاسای زۆر جوان دەرچوێنراون لە هەر سێ خولەکەی پێش ئێمە لەو خولەش یاسای زۆر جوان دەرچوێنراون ینی بۆ نموناوەی کە کاک دکتۆری شارەی پێکرد یعنی ئێستانەکە لە بەنەسی ئەو یاسایی کە دەرچوێنراوە بۆ هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان کە لە بەردەستی ئەنجومەنی کۆمسیارانە ینی بەغەیری ڕەگەزنامە هیچ کەسێک بۆ نیە دەنگ بداتن ینی هەر کەسێک کە دەنگ بداتن ئەگەر ئەهلیەتی دەنگدانیشی هەبێگە هیچ ئیشکالێکی قانونیشی نەبێتن بەڵام ئەگەر ڕەگەزنامەی نەبێتن یانەوەتە کارتی نیشتیمانی کە جێ ڕەگەزنامە دەگرێتەوە ینی بە هەویە تەزویر حیسابە بە تەزویر لە قەڵەم دەدرێتن بەڵام بەڕاستی لێرە دەتوانم بڵێم هەم لایەنە سیاسیەکان خەمساردن هەم ئەو چاودێرانەی کە دادەندرێن لەو ئاستەدانین بتوانن بە ڕۆڵی ڕاستەقینەی خۆیان هەڵبستن وەکەوان بەو ڕۆڵە هەڵناستن مقابلەکە کە حەزی لە تەزویرەوە حەزی لە ساختەکاری و حەزی لە گۆڕانکاری لە نەتیجەکان ئیشی خۆی دەکاتن. لەبەرەوە ئێمە بەڵێ دەتوانین کۆمیسیۆن بانکەین و دەتوانین هەتا لێسەنەوەی متمانەشووە لەسەر ئیش و کاریش لایەن بدەیت بەڵام ئایا ئەو پەرلەمانە متتەفیقە لەسەرەوە
لەبەر ئێمە کاتی خۆی بەهۆش بڵێم ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەگەڵەوە نەبووین بەڕاستی تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە لەگەڵەوە دابووین لە کات و شوێنی خۆیدا هەڵبژاردن بکرێتەوە بۆ سەرۆکایەتی هەرێم بۆ پەرلەمان و بۆ پارێزگاکانیش. بەس مامۆستا سەبارەت بە هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم واڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەکانەوە ئەمڕۆ پرسیارتان لە ئەنجومەنی کۆمیسیاران کرد کە بۆچی ئەو وادەیە دیاری نەکراوە بۆچی تەنها پەرلەمانی کوردستان دیاریکراوە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان وەڵامی ئەوان چی بوو؟ حاچیم گیان دیاریکردنی وادە ئایدی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان نییە دەبێ حکومەتی هەرێم ئەو سەلاحیەتەی کە پێی دراوە بە هەماهەنگی لەگەڵ پەرلەمانی کوردستان دەبێ ئەو وادەیە دیاری بکەن. ئێمە کاتێک کە بە دوواداچوونمان بۆ ئەو بابەتە کردووە کۆمیسیۆن نامەی ڕسمی پێداوین کە لە ساڵی 2017 نامەیەکی ڕسمی ناردووە بۆ حکومەت و بۆ سەرۆکایەتی پەرلەمان کە من ئەمڕۆکە و پرسیارم ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد بۆ کاتێک کە ئەنجومەنی کۆمیسیاران ئەو نامەی ئاراستە کردوون داوای لێ کردوون کە کۆمیسیۆن استیعدادی ئەوەی هەیە هەر سێ هەڵبژارنەکە پێکەوە بکاتن کاتێکی گونجاویان بۆ دیاری بکەن وەڵامتان نەداونەوە و پەرلەمانتارەکانتان ئاگادار نەکردوتە بۆی کە ئەو کتابەتان ئاراستە کراوە وەڵحاصڵ هیچ وەڵامێکی قانعکەر نەبوو بۆی کە بۆ وەڵام نەدراونەوە بەرحاڵ بە خۆتان دەزانن وەزەی هەرێمی کوردستان کە چۆنە و بە شێوازێک حکومڕانی تێدا بەڕێوە دەچێتن لەبەرەوە کەم و کوڕیەکە من لێرانە ڕای دەگەێنم لە کۆمیسیۆن نیە کەم و کوڕیەکە لە حکومەتی هەرێمی کوردستانە حکومەتی هەرێمی کوردستانە ناوێتن کە هەڵبژاردننی سەرۆکایەتی بڵێ سەرۆکایەتی هەرێم بکرێتن و هەڵبژاردننی خۆجێیەکان بکرێن لەگەڵ پەرلەمانی کوردستان و قەناعەتیشم وایە ئەو خەڵکە بێزار بووە بۆ نمونە هەردوومان کە هەڵبژاردنێک بکرێتن خەڵک لەوەندەی کە بێتاقەتەدان دیدی کە بێتاقەت دەبێتن. بەڵێ سپاس دەکەم مامۆستاکە تور سەبارەت بەوەی کە ئەمە نایاسەیە کە بەتەنە وادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاریکراوە بە پێی یاسا دەبێت هەڵبژاردننی سەرۆکایەتی و پەرلەمان بێکەوە ئەنجام بدرێت؟ بەڵێ بە پێی یاسای سەرۆکایەتی هەرێم کە لە دواتر دەرچوە دوای یاسای ژمارەیەکی ساڵی 92 کاتێک باز دەکات دەڵێ لە هەمان ڕۆژدا دەبێت هەڵبژاردننی سەرۆکی هەرێم و پەرلەمان بەیەکەوە بکرێت بەیەکەوە بکرێت لەبەر ئەوەی هەڵکێشێک هەیە لە نێوان دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم لەگەڵ پەرلەماندا کە کۆمەڵێک ڕێکارە دەبێ بیگرێتە بەر ئەگەر بێت و سەرۆکی هەرێم نەبێ بۆشاییەکی یاسایی دروست دەبێت هەر بۆیەشە یاسای ژمارە 2 ساڵی 2017 دەرچوو کە دەسەڵاتەکان دابش کرا بۆ ماوەیەکی کاتی بەڵام میشکالە چارەسەر نکراوە کە دەسەڵاتەکان دابش کراون بۆ نەگەر هەڵبژاردننی سەرۆکی هەرێمیش نەکرێت چی گرفتێک دروست دەبێت؟ کاک حەشیم جان نەخێر چارەسەر نەکراوە ئەم یاسایی کە دەرچووە تایدا هاتووە تەنها بۆ ئەو ماوەیە تا هەڵبژاردن دەکرێت دیسانەوە پەرلەمان دەبێت بێت ئەم یاسایە هەموار بکە و درێژی بکاتەوە بەداخەوە کولتوری درێژکردنەوە لای ئێمە باوە پەرلەمان دەبێت درێژ بکرێتەوە سەرۆکی هەرێم دەبێت درێژ بکرێتەوە یاسا دەبێت درێژ بکرێتەوە ئەنجومەن دەبێت درێژ بکرێتەوە ئەنجومەنی پارێزگا دام و دەستگا شەرعیەکان هەمویان بەسەر چوون ئەمە نەزاهەیە دەستپاچی ئەمە دیوانی چاودێریە ئەمە مافی مرۆڤە تووشی شەلەلێک بووین هەموو کولتوری درێژکردنەوە هەیە ڕاستە حکوومەت لێرەدا هەیە سەرۆکی حکوومەت ڕاست دەکا جەنابی مامۆستا کە دەڵێ لە دەسەڵاتی سەرۆکی حکوومەتە ڕۆژەکە ڕابگەێنینەوە کا کۆمیسیۆن بەڵام ئەمە کارێکی نایاساییە حکوومەت کاری نایاسایی دەکات بەڵام لە دوجاردا وەکو لایەن یاسایی چێ بەرپرسە لە حکوومەت بپێچێتەوە چێ بەرزترین دەسەڵاتی شەرعی ئەم هەرێمەیە پەرلەمان دەبێت لی بپێچێتەوە بەداخەوە سەوتی وکو پێویستە ناتوانە ڕۆڵی خۆی ببینی پەرلەمان کە ئەجە ئەمە کارێکی نایاساییە قسەکەی ئێمە لەسەر یاسایی پەیوەندی بە سەرۆکایەتی پەرلەمانەوە یان پەیوەندی بە پەرلەمانتارانەوە کامیانە ئەوەی کە پەرلەمان نەتوانێت بۆ نمونە لێ پرسیونە سەرۆکی حکوومەت بکات بۆچی تەنها مەسەلەن وادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیارێکە سەرۆکایەتی دیاری ناکە یاخود دوادەی ئەنجومەنی پارێزگەکان دیاری ناکە کاک حەچیم مەسەلەی واقع شتێکە مەسەلەی یاسایی شتێکە ئێمە قسەمان لەسەر لایەنی یاساییە من باسی پێشێرکاری یاسایی دەکەم پەرلەمانی کوردستان کۆمەڵێک پەرلەمانتاری زۆر باشی تێدای کە دەڵێن باش لە ڕووی سیاسی و یاساییەوە مەبەستم بەرگری کارن لە یاسا دەیان یادداشتی باشیان نووسیوە بەدوا داسوونیان کردووە بە فەرمی داویانە بە سەرۆکایەتی پەرلەمان بۆ حکوومەتی بنێری بۆ لایەنی پەیوەندیداری بنێری لە نێو کۆبوونەوەدا من ئەمڕۆ متابعەی چاودێری کۆبوونەوەکەم کردووە بەڵێ بەشێکی زۆر لە پەرلەمانتارەکان قسەی زۆر باشیان کردووە ڕخنەی زۆر باشیان گرتووە بەڵام
ئەمە دیوێشێتی قسەیمە لەسەر کەسی پەرلەمانتار نیە، قسەیمە لەسەر موسسەیەکە. پەرلەمانی کوردستان وەکو موسسەیەک بەدەست سەرۆکایەتیەکی لاوازەوە کەوا ڕۆژانە لە دانیشتنەکاندا پێشێلی پەیڕەو دەکەن، یاسا پێشێل دەکەن، دەناڵێنێت. پەرلەمانتارانیش بەدەست ئەم سەرۆکایەتیەوە دەناڵێنن. بۆیە ئەمە گرفتێکە سەرۆکاتێکی زۆر لاوازە بۆ چونیە؟ بەڵێ سەرۆکایەتێکی زۆر لاوازە بەرامبەر بڕیاری حزبی. ئەگەر لاواز نەبێ بۆچی لاواز لە چ ڕوانگەیەکەوە لە چی لاوازە؟ حکوومەت دەیان پێشێلکاری یاسایی کردووە نەیتوانی وەزیرێک بان بکە، نەیتوانی وە سەرۆکی حکوومەت بان بکە. بە پێچەوانەوە وای لێ هاتووە نەک پەرلەمان کە لە ڕووی یاساییەوە دەبێت لە حکوومەت بپێچێتەوە، حکوومەت لە پەرلەمان دەپێچێتەوە. دەبێت پەرلەمان مەرجەکانی خۆی بەپێی یاسا بەسەر حکوومەتدا بسەپێنێ، بەڵام بە پێچەوانەوەیە حکوومەت دەیسەپێنێت. ئەی ئەمانە گرفت، ئەی لاوازی ئەمە نیە، ئەی لاوازی ئەمە نیە. ئەوەتە دەبینین ئەو هەموو گرفتەمان هەیە لە هەڵبژاردندا کۆمیسیۆن دەیکا، بەڵام ناتوانێت کۆمیسیۆن ئەمڕۆ هاتووە هەندێک حکایەتیان کردووە بە تایبەت سەرۆکی کۆمیسیۆن پێدووە حکایەت بوویان. من لە چوارچێوەی حکایەتیدا دەبینم. من قسەی هەرسێکیانم بینی ئەو سێ بەڕێزەی قسەیان کرد قسەکانی بەڕێز جێگری سەرۆکی کۆمیسیۆن من پێ لە هەمیان منتیقی تر بوو. تەناقوزاتێک لە ڕێیەکانیاندا هەبوو. یعنی چۆن دەکرێت کۆمیسیۆن ئابە و جۆرە بێت؟ کۆمیسیۆنێک ئەوا بێ یان دەبواە ئەمڕۆ دڵنەوەی بدا ئەو خاڵانێک کە پێشتر وتمان ناچاری بکە بە یاسا ڕێکی بخات. چ پێشتر بیکردوایە ساڵێکە پەرلەمان نەیکردووە. ئەگە پەرلەمانێکی بەهێز بووایە دوای ئەو هەموو یادداشت دەبای گوێ لە پەرلەمانتارەکانی خۆی بگرێ. بەڵام سەرۆکایەتیەکی لاوازە ڕۆژ لە دوای ڕۆژ ڕۆژانە چەندین پێشێلکاری یاسایی دەکا، بەڵام کەسی ژنێ لە پەرلەمان بێت. سوپاس دەکەم. ماوەستا گەر بگەڕینەوە لای بەڕستان سەبارەت بەوەی کە هەم قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران دەست پێ دەکات، ئەرکی وڵاتیان چییە؟ وەرکی لایەنە سیاسەکانی چیە کە ئەمڕۆ کۆمیسیۆن وتی تۆماری دەنگدەران دەدەن بە لایەنە سیاسەکان بۆی کە خۆشیان قسەیان لەسەر تۆمارەکە هەبێت؟ وڵایەوەی کە زۆر لای من مەبەستە کاک حەچیم کە بیگەێنم، هەموو لایەنە سیاسیەکان بەبێ ئیستثنا و بە تایبەتیش ڕاگەیاندن ئێوە ڕۆڵێکی کارا ببینن بەردەوام بەرچاوڕوونی بدەنە هاوڵاتیان بۆی کە بچن ئەو ناوەندانەی کە دانراون و ناوەندی زیاتر دانراون لە جاران لە هەموو قەزا و ناحیەکان و لە پارێزگاکان بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران، بۆی کە ئەو بوارە خۆش نەکرێتن بۆ تەزویر بۆ ساختەکاری. ئەوەش دەگەڕێتەوە سەرەوەی کە سیقە و متمانەی ئەو خەڵکو جەماوەرە. لەبەرەوە ئەو خەڵکو جەماوەرە قەناعەتم وایە ئەو دوو حزبەی دەسەڵات زۆر پێیان خۆشە کە ئەو خەڵکە بێ سیقە بێ بێ متمانە بێ دەنگ نەداتن و بێ ئومێد بێ لە دەنگدان، بۆی کە ئەوان دەنگدەری خۆیان سابتە و دەنگدەری خۆیان دەڕواتن دەنگ دەداتن، نەکەر دەنگ دەداتە زویریش دەکاتن کەواتە لە دەنگدەری خۆشیان زیاتر دەنگ دێنن. لەبەرەوە زۆر زەرورە ئەو خەڵکە بە ئەرکی سەرشانی خۆی هەستێتن. ئەگەر ئەو خەڵکە ڕاستەکە ناڕازیە لە ئەدای ئەو حکومەتە، ناڕازیە لە ئەدای ئەو دوو لایەنە سیاسیە، ناڕازیە لە خزمەت گوزاریەکان، با لە ڕۆژی دەنگدام چێ دەنجی خۆی بداتن بە ئەو لایەنەی کە قەناعەتی وایە گەر ئەو دەسەڵاتدار بێ وەزعی خزمەت گوزاریەکانی دەگۆڕدرێتن. لەبەرەوە دەبێ ئێمە بەڕاستی بە بەرچاوڕوونیەکەوە مەعاملە بکەین و هەوڵ دەین لە ڕۆژی دەنگدان ئەو ئەرکەی کە دەکەوێتە سەرشانمان ئەدای بکەین، نەتیجەکەش دەکەوێتەوە سەر زۆری ئەو خەڵکەی کە ڕوو لە سندوقەکانی دەنگدان دەداتن و دەنجی خۆی بەڕاستەقینە دەداتن و خیانەت لە ناخی خۆی ناکات. بەڵێ بەزۆ کولایەنە سیاسەکان ئێستا چیان لە بەردەمە بۆ گێرانەوەی متمانە بۆ مەسلەی هەڵبژاردن بۆ سینۆ لایەنە سیاسەکان بە کورتی بێ سوپاس دەکەین. والله من مەسلەی یەکشت هەموو لایەنە سیاسەکان بەبێ ئیستثنا، یعنی ئەو خەڵکی هەرێمی کوردستانە هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری ئاوا پێشکەش نەکراوە لەو وڵاتی ئێمە جێی دڵخۆشی بێ خەڵکەکە بچێم و دەنگ بەو لایەنە بداتن. دەنگدەری هەرێمی کوردستان تەوزیع بوو بەسەر لایەنە سیاسیەکاندا. ئەو لایەنە سیاسیە باش بێ، خراپ بێ، گەندەڵ بێ، پاک بێ، دەنجی هەر پێ دەداتن. بەڵام کەواشە بە هەموو لایەنە سیاسیەکان بە مکەثەفی قیادە و قاعیدەی خۆیان بکەونە ناو جەماوەری خۆیان، خەڵکەکەیان تەشجیعکەن بچنە سەر سندوقەکانی دەنگ
دەنگدان بۆی کە لایەنە سیاسەکەی دیکە دەنجیوان نەباتن ئەوە ڕێ. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر پێ دوایە ئەرکی لایەنە سیاسەکان چیە و ئەرکی هاوڵاتیش چیە کە خۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران دەست پێ دەکات بە کورتی بێ سوپاس دەکەم. وەڵای یەکەمیان من لەگەڵ ئەوە دانیم ڕاستە خەڵک دابەش بووە بەڵام لە هەڵبژاردننی ڕابردوودا بۆمان بەدەرکەوت کەمترین خەڵک دەنجیدا هەردوو حزبی دەسەڵاتدار بەڵام سەختەکاری کرا. سەختەکاری کرا و دەشزانین بەڵگەیەک نە هزار بەڵگەشمان لە بەردەستا چۆن دەکرێت ئێمە ڕێگە لە سەختەکاری بگرین چی بکرێت باشە ئەوە بکرێت یەکەمیان ئەو تۆمارەیەکەوە هەیە دابش بکرێت بەسەر لایەنە سیاسیەکاندا پەرلەمانتاران بە دوواداچوونی بۆ بکەن بڵاو بکرێتەوە تانەی لێ بدرێت بۆ ئەوی پاک بکرێتەوە و پەرلەمان بتوانێت چاودێری کۆمیسیۆن بکە ملزەمی بکە لەو پەیڕەوانەی کە دەری کردووە پەیڕەوی زۆر باشی دەرکردووە ڕێکاری زۆر باشی دەرکردووە بەڵام عیبرەت لە جێبەجێکردن ئەگەر جێبەجێی نەکرد لێ پێچینەوەی لەگەڵ بکات و جگە لەمە مەسلەی هۆشیارکردنەوەی خەڵک بەڵێ گرنگە خەڵک هۆشیار بکرێتەوە زۆرینەی بچێت بە ناوی خۆی بدۆزێتەوە پێش ئەوەی مەسلەی دەنگدان بێ چونکو دەبێت ئێمە ڕاستیەک هەیە بە خەڵکی کوردستان بیزانێت لەو تۆمارە تازەیە کە باسی دەکەن نزیکەی 700,000 کەس شوێنی دیار نییە شوێنی دیارنیە لەکوێ دەنگ دەدات دەبێت ماوەی نوێکردنەوە فترەی تەحدیسی تۆماری دەنگدەران دەبوات درێژتر بێ دەبێت ئەم هۆشیارێ بە خەڵک بڵێن ئەگەرنا لە ڕۆژی دەنگداندا بێبەش دەبێ و جگە لەما پێش ئەوەی خەڵک داوا لە خەڵک بکەین هۆشیار بێ داوا لە حزبەکان دەکەین بە تایبەت ئەو حزبانەی کەوا پێیان وایە خۆیان پێ ئۆپۆزیسیۆنە نوێنەریان لە کۆمیسیۆن هەیە نوێنەرەکانی کۆمیسیۆن بەگەڕ عامێ نەکەون بە ئەوان بێن ئەوەی ئێمە دەیبینین ئێستا دەکرێت جیاوازیەک نییە لە نێوان نوێنەرەکانی هین لایەنەکانی تر و بۆ نمونە سەرۆکی کۆمیسیۆندا پێویستە لە کۆمیسیۆن حزبەکان نوێنەرەکانی خۆیان ناچار بکەن لەسەر ئەو نەحەقیانەی هەیە لەسەر ئەو بەلا ڕێدابردانەی هەیە کەوا کار بکەن هەر بۆیە لە هەمووشی گرنگتر پەرلەمان پێویستە یاساکەی هەموار بکردوایە لەو هەموو هاودژیەی کەوا تیایدایە. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان دکتۆر سەرور عەبدوڕەحمان سەرۆکی یونیڤەرسیتیی بۆ پەرۆدۆ گەشت پێدان کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵ ماوەێرە زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە لە هەولێرەوە لەگەڵ مامبووی سوپاس بۆ بینەرانی سوپاس بۆ هاوکاران تا بەرنامەی تەخواتەنە.